بەڕێز جەبار یاوەر سەبارەت بە کەمکردنەوەی کێشەکان ڕۆڵت هەبووە و ڕۆڵت لە پێشمەرگە سەبارەت بە بەڕێوەبردننی پێشمەرگە و پێشمەرگە بەشێکی گرنگە لە هێزەکانی عێراق و ڕۆڵی زۆرتان هەبوو لە شەڕی دژی داعش و شەهیدی زۆرتاندا. پرسیارەکە ئەوەیە کە ئاخۆ لە پلانی فەرماندەکانی پێشمەرگەدا هەیە کەوا پێشمەرگە ببێتە هێزێکی فیدراڵی نەک تەنیا هێزێکی هەرێم. بەڵێ سەرەتا داوای مۆڵەت دەکەم لە بەڕێز وەزیر بۆ ئەوەی وەڵامی پرسیارە بدەمەوە. من ئەنا بەعەرەبی قسەکەم مەقسەدێکمە ئێستا لە کاتی بڵێم پێشەوەی وەڵامی پرسیارەکەی بدەمەوە گوتارەکەی بدەمەوە ڕوونکردنەوەیەکە دەم. أعجبني اليوم في هذا المنتدى بأن ئەوەی لەو کۆرمەندە بە دڵم بوو بەشێک لە میوانەکان بە عەربی قسە دەکەن چونکە ئێمە هۆکارەکەشەوەی کە ئێمە بە عەربی قسە دەکەین چونکە دەمەوێت ئەوەی کە دەمەوێت بیڵێم بە عێراقیەکانی برایانی عێراقی بگەێنم بەبێ ئەوەی وەرگێڕانێکی خراپە بێ. ئەو کێشەیە گەورەی کە لە هەرێمی کوردستان هەیە و لە عێراق ئێستا هیچ پەیوەندێکی ڕاستە و خۆ بە ڕێگەی زمان بە تایبەت لە نێوان هەرێمی کوردستان و ناوچەکانی حکوومەتی فیدراڵ نییە. ئەگەر ڕەوشی ئێستا لەگەڵ ڕەوشی سەردەمی سەدام حوسێن بەراورد بکەین ئەو کات یەک تەلەڤیزیۆن هەبوو و یەک ڕادیۆ هەبوو و ئەو کات بەشی کوردی و عەرەبی بوو بەس ئێستا بەڵام ئێستا دەیان تەنانەت سەدان کەناڵی ئاسمانی هەیە کەچی گوتارێک بەڕێگەی زمان نییە ئەمرازێک نییە بەڕێگەی زمان بۆ گفتوگۆ لە نێوان هەرێمی کوردستان و عێراق. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە پەیوەندی نەبێت لە نێوان پێکاتەکان. بەڵێ پەیوەندی هەیە لە نێوان حزبەکان دەستگاکانی حکوومەت و هەیە بەڵام هیچ پەیوەندیەک نییە لە نێوان پێکاتەکانی کۆمەڵگە لە هەرێمی کوردستان و ناوڕاست و باشووری عێراق. بۆیە من لەم ڕوانگەوە داوا لە ڕووداو دەکەم ئەو دەست پێشخەر بێ بۆ ئەوەی کەناڵێکی ئاسمانی عەرەبی هەبێ بۆ ئەوەی گوتار لە هەرێمی کوردستانەوە بگەێنێتە برایانمان لە ناوڕاست و باشووری عێراق بۆ ئەوەی ئامرازێک بێ بۆ ئەو کارە بۆ ئەوەی پرسیار وەڵامەکەی تۆ بدەمەوە. من بەڕێگەی پرسی ئەم دانیشتە عێراق و ڕەوشی ئەمنی چارەسەر نەکراو ئەمە کە ناونیشانی دانیشتەکەیە من دەمەوێ چەند هەندێک ژمارە بخەمە ڕوو سەبارەت بە ناونیشانەکە ڕاستە. ئەو ناونیشانە ڕاستە ڕۆژی ئەمنی تا ئێستا چارەسەر نەکراوە. بەڵام من ئامارم هەیە بە شێوەیەکی خێرا دەیان خوێنمەوە لە ساڵی 2023ەوە تا 2019 زیانە مرۆیەکان کە خەمڵێنراون لە عێراق بەهۆی جەنگی دژی تیرۆر 539,000 و زیاتر لە 500 قوربانی و شەهید و کوژراون کەوا 300,000 زیاتر لە 300,000 شەهید هەن و 180,000 قوربانی سەربازی و ئەمنی هەن. چونکە ئەم ئەمارانە بە ئەستەم بەردەست دەکەون و نەریتەکەی لە عێراق کە ئامارەکان دەشادرێنەوە و من بە ئەستەم دەستم گەیشتە ئەم ئامارانە. ئەمە زیانەکانە لە حکوومەتی فیدراڵ و زیانەکانی هێزەکانی ئەمریکا لە 2023 تا 2019 بە پێی لایەنە ئەمریکیەکان سەرچاو ئەمریکیەکان
کە بڵاوێنیان کردوێتەوە 4,384 کوژرا و برینداریان هەیە و زیانەکانی هێزەکانی هەرێمی کوردستان لە 2014 تا بەتابەت لە 2014 تا 2019 1750 شەهیدە و لەو ماوەیە و 10,729 بریندار و 44 بێسەر و شوێن و هەزاران قوربانی کە تا ئێستا بێسەر و شوێنن لە برایانی ئێزدی و سکرستیان و کورد ئەمە ئاماری گشتین سەبارەت بە و لە ساڵی 2023ەوە بۆ ئەوەی بیسەلمێنم کەوا ڕەوشی ئەمنی تا ئێستا تا ئەم ساتە تا ئەم کاژێرە چارەسەر نەکراوە ئەماری دیکەم هەیە کە ئەمە دەسەلمێنن بۆ نمونە زیانەکان لە 11/2/2013 تا 2019 يعني من خلال حرب داعش شەهیدی زۆر هەن و لە ماوەی 4 مانگ لە 2018 تا 2019 1816 قوربانی هەن کوژراو هەن و تا ئێستا ڕەوشی ئەمنی چارەسەر نەکراوە و ڕاستە ژمارەی هێرشە تروریستەکان کەمتر بوونە و ژمارەی قەبارەی زیانەکان کەمتر بوونە بەڵام زیانەکانی ڕەوشی ئەمنی تا ئێستا ڕەوشی ئەمنی چارەسەر نەکراوە و ئاماری دیکە هەن نامەوێت باسییان بکەم بە خێرا بۆ ئەوەی وەڵامەکان پرسیارەکانی تۆ بدەمەوە و لە ماوەی 1 ساڵدا دوای ئەوەی کە شەڕ لە دژی داعش کۆتایی هات دکتۆر بەڕێز عەبادی لە کۆتایی 2017 ڕایگەاندکەوە جەنگ دژی داعش کۆتایی هات بەڵام دەبینین دوای ئەو ماوەیە لە دیالە و ناوچەکانی دیالە 75 هێرشی داعش ڕویان داوە 73 کوژرا و 160 بریندار هەن لە سەلاحەدین 84 هێرش هەن 240 کوژرا و 300 و زیاتر لە 300 بریندار هەن و لە پارێزگای کەرکووک 170 هێرش و 254 شەهید و زیاتر لە 400 بریندار هەن و لە مەخمور و ئەوانەی ناوچەکانی دیکە باسی 12 هێرش دەکرێت 33 شەهید و 39 بریندار لە نینەوە 15 هێرش 28 شەهید و 27 بریندار ئەمە هەمویان قوربانین بۆ ئەم هێرشانە من بۆچی باسی ئەم ئامارانە ئەم ژمارانە دەکەم و دواتر باسی لیستێکی کاتی تەسەلسولی زەمەنی دەکەم لە دەمەوێت لە کۆتاییدا بە چەند دەست پێشنیازێک بخەمە ڕوو بۆ چارەسەر بۆ چۆکاری ئەم ڕەوشە ئەمنیە ناچارەسەر کراوە چییە من تەنیا دەست ناونیشانەکان بۆ چەند سەردەمێکی دیاریکرا و دەخەمە ڕوو ڕوونی ناکەمەوە چونکە ناونیشانەکە ڕوونکردنەوەکە دەداتێ و کاتم نییە بۆ ئەوەی ناونیشانەکان ڕوون بکەمەوە لە 2023 تا 2010 کە هێرشە تیرۆریستەکان دوای ڕوخانی سەدام و دەستپێکی هێرشە تیرۆریستەکان ناونیشانی ئەو کاتانە دەدەمێ حکوومەت دەوڵەتێک بەبێ حکوومەت و دەستوری بەردەوام هەمیشەیی چونکە ئەو کات حکوومەت و دەستور نەبوو هەڵوەشانی سوپا و هێزە ئەمنیەکان چونکە لەلایەن برێمەرەوە هەڵوەشێنرانەوە بە خێرا سوپانەمە سێ کردنەوەی سەربازگاکانی چەک و مەژەبەکان هی چەکی سوک و چەکی مامناوەند و قرس و تەقەمەنی کرایەوە بەرامبەر خەڵکی و لایانی ئەو چەک و تەقەمەنیانە هەمویان ڕۆیشن بۆ بەردەستی ئەو لایەنانە و خەڵکە و چوار چەندین گروپی چەکدار لە عێراق سەران هەڵدا کە
تیرۆریستین حزبین 5,000 ئەفسەری سەربازی و ئەمنی بە بێکارماونەتەوە ئەمە هەمویان ناونیشانن ئەمانە هۆکارن بۆ دەست پێکردنی هێرشە تیرۆریستیەکان شەشەم سەرهەڵدانی ڕێکخراوی تیرۆریستی جۆراوجۆر وەک قاعیدە ئەنسار و نەقشبەندی و کادیرەکانی بەعس هەمویان کۆبوونەوە بۆ ئەوەی هێرشی تیرۆریستی دەست پێ بکەن کە لە هەمان ماوە دابەشبوونی تایەفی و ئاینی لە عێراق سەری هەڵدا و ئەمەش هۆکاری سەرەکی ئەم هێرشە تیرۆریستیانە بوون سەدەمی دووەم بەخێرا 2008 بۆ 2014 زیاتربوونی دابەشبوونی تایەفی لە عێراق لەم ماوەیە بینیمان کە دابەشبوونی تایەفی زیاتر بوو و مزگەوت دەسووتێنرێ و دەروخێنرێ و حوسێنیات دەستێنرێن و دەروخێنێن و کە کڵێسەکان دەسوێنێن ئەمەش زیانەکانی زیاتر کرد و زیاتربوونی ژمارەی هێرشە تیرۆریستیەکان لە 2008 تا 2014 زیاتر ناکۆکی لە نێوان لە گروپە تیرۆریستیەکان دەستی پێکرد لە نێوان قاعیدە و لایەنەکانی دیکە و شەڕ لە نێوانن سەری هەڵدا و چڕبوونی ناکۆکی سیاسی لە نێوان لایەنە سیاسیەکان لە 2008ەوە ناکۆکیەکان زیاتر بوون و ئەمەش هۆکارێک بوو لە نێوان حکوومەتی فیدراڵ و لایەنە سیاسیەکانی عێراق و ناکۆکی لە نێوان ئاستی ناکۆکی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵ زیاتر بوو و سزا خرایە سەر حکوومەتی هەرێمی کوردستان و دواتر لە سووریاوە داعش سەری هەڵدا و دواتر دەستپێکردنی هێرشە چەکدارەکان و کەوتن و شکستێنانی هێزە ئەمنیەکان و سوپا لە مووسڵ و بەشێکی کەرکووک و بەشێکی دیالە و ناوچەکانی دیکە کەوتنی پارێزگاکانی نینەوە سەلاحەدین و بەشێک لە پارێزگای نینەوە و دیالە و دواتر کەوتنی ئەمبار بەدەستی داعش و هەڕەشەکردن لە پایتەخت بەغدا چونکە داعش گەیشتە ناوچەکانی نزیک لە دیواری بەغدا داوا لێبوردن دەکەم دوای دوو قۆناغی دیکەمەوە بە ئاسیان دەکەم لە قۆناغی سێم 2014 إلى 2017 لە 2014 بۆ 2017 لەم ماوەیە دەوڵەتێکی تیرۆریستی لە یەک لەسەر پێنجی خاکی عێراق سەری هەڵدا دروست بوو و مووسڵ بووە پایتەختی خلافەت لەم ناوچەیە لە هەمان کات فتوایەک ڕاگەیەندرا بۆ ویلایەتێکی بۆ حەشدی شەعبی کە بووە هێزێکی نوێ و دواتر یاسا بەدەرکرا ئەمە هۆکاری سەرهەڵدانی داعش و گەشەکردنی داعش بوون و ئەمە زیاتر هۆکاری گەشەکردنی کێشە و پرسی دیکە بوون ئەمە ناونیشانن بۆ دوو پرس سێەم هێرشی دەستپێکی هێرشی داعش بۆ سەر هەرێمی کوردستان و پلاندانان بۆ دروستکردنی هێڵێکی بەرگری دواتر زیاتربوونی چوارەم زیاتربوونی هێرشەکانی داعش پێنج دەستپێکردنی عادی پێچەوانە ژمارنی پێچەوانە و لە 2015 هێزی داعش پاشەکشەی کرد و دواتر لە مووسڵ کشایەوە و تووشی داکشان بوو و دواتر هەماهەنگی لە نێوان هەرێمی پێشمەرگەی هەرێمی کوردستان و هێزەکانی دیکە عێراق دەستی پێکرد و پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ و ناوچەکانی دیکە وەک حەویجە لە پارێزگای کەرکووک و ناوچەکانی دیکە و باسی ژمارەی هێرشە ئاسمانەکان ناکەم کە ئەمانە هۆکار بوون و یارمەتیدەری هێزی پێشمەرگە بوون و ڕۆڵی سەرکیان هەبوو بۆ دەڕۆڵێکی گەورەیان هەبوو بۆ سەرکەوتن بەسەر داعش و چوارەم خاڵی کۆتایی لاپەڕی کۆتاییە کۆتایی خلافەی داعش و دەستپێکی ململانەی چەکداری و لە کۆتایی شەڕی داعش و شەڕی چەکداری لە نێوان بەداخەوە لە نێوان هێزی پێشمەرگە و هێزەکانی عێراق دەستی پێکرد و پێش چەند ڕۆژێک بۆ پراسیۆنێکی هاوبەش هەبوو لە نێوان پێشمەرگە و هێزی عێراق بۆ ڕزگارکردنی مووسڵ کەچی دوای ئەو شەڕێک لە نێوان ئەم دوو
دوو هێزەی کە یەکگرتوو بوون دەسەری هەڵدا و بەهۆی ناکۆکەکان کە هەن و هێزە اتحادیەکان فیدراڵیەکان دەستیان کرد بە پلان دانان بۆ هێرشکردنە سەر ناوچەکانی ناوچە کوردستانەکانی دەرەوەی داری هەرێمی کوردستان و تایبەتن بە کە تایبەت لە چوارچەوەی مادەی 140 ناونراون و ئەمەش بۆ هۆکاری سەرهەڵدانی درزێکی گەورە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی و بۆ ئەمە بووە پێشێلکارێکی گەورە بۆ دەستور و دەستور ڕێگە بە بەکارهێنانی هێز و سوپا نادات بەرامبەر هاوڵاتیان و ڕێگە نادا بە دەستور ڕێگەنادا بە بەکارهێنانی سوپا بۆ چارەکردنی کێشەی سیاسی بە خێرایی ئێستا کۆتایی پێدێنم دواتر دروستبوونی هێڵی جیاکەرەوە بۆچی ئەم ناونیشانانە باز دەکەم من باز ئەوە دەکەم کە بۆچی داعش توانی هەڵبکشێ و ئەو هێڵە جیاکەرەوەی نێوان هێزی پێشمەرگە و هێزە فیدراڵیەکان و بۆ هۆکاری ئەوەی کە داعش توانێ گەشە بکاتەوە و ژمارەی هێرشە تیرۆریستەکان زیاتر بوون دواتر تێگەیشتنە سیاسیەکان و پێکهاتنە سیاسەکان دەستی پێکرد و ئەمە بووە هۆکاری دەستپێکی کرانەوەی سیاسی لە نێوان هەردوو من ئێستا سەرەتام لە برادران کردکەوە چارەسەرەکان چین ئێمە تەنیا نابێ باسی کێشەکان بکەین ئێمە دەبێ باسی چارەسەرەکان بکەین و باسی چارەسەرەکان دەکەم بە ناونیشان لە بەردەوامبوون بە گفتوگۆی سیاسی لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵ بۆ چارەسەرکردنی هەموو کێشە هەڵپەسێراوەکان ئەمە دەبێتە هۆی چارەسەرکردنی کێشەی ئەمنی چارەسەر نەکراو و بەردەوامبوونی گفتوگۆ لە نێوان لایەنە سیاسیەکان بۆ چارەسەرکردنی کێشەکان لە نێوان لایەنە سیاسیەکان و بەتایبەت چارەسەرکردنی کێشەی دو وەزارەتەکە چووکە تا ئێستا وەزارەتەکانی ناوخۆ بەرگری تا ئێستا وەزیریان نییە کە ئەم دوو وەزارەتەن ڕەوشی ئەمنی کۆنتڕۆڵ دەکەن و چارەسەری دەکەن بۆیە تا ئێستا چارەسەر نەکراوە ڕەوشی ئەمنی و پلاندانان بۆ دەستپێکردنی ئۆپراسیۆن هەڵمەتێکی ڕاگەیاندن بۆ بەدیهێنانی ئاشتەوایی لە نێوان پێکهاتەکانی کۆمەڵگەی عێراق تا ئێستا هیچ گفتوگۆیەک نییە لە نێوان پێکهاتەکان تکاکەم مامۆستا تکاکەم مامۆستا جەباریاوەر تکاکەم یەک خاڵ دوو خاڵە ماوە تکاکەم بەس چارەسەر تکاکەم کۆتایی هات شكرا جزيلا استاذ جبار زۆر سپاس بۆ مامۆستا جەبار کە ئەم کورتەی پێشکەش کرد